سەرەتا بەناوی خی گەورە و میهرەبان من کە ئەندامێکی ئەنجومەنم ناو میدیای شێخ ئەحمەدە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریم لە ئەنجومەنی پارێزگا من لە سی چوارەوە کەیتر دەنگان کۆتایی و هاتووە لەو ڕۆژەوە من لە 24 شەشەوە سوێندی یاساییم خوێندووە لە 24 شەشی 2014ەوە و هەتا ئەم حەدە من ئەندامی ئەنجومەن بووم بەبێ لێبڕان و بەبێ ئەوەی کە مۆڵەتی وەرگرم لە هیچ کۆبوونەوەیەکە ئەوەی من بزانوازم سیانە یا چوارە مۆڵەتم هەیە و من سەربەرزم بە ئیشەکەم بەڕاستی و خۆم سوێندیم خواردووە کە دڵسۆزم لە کارەکەمە و هەموو ئەو چالاکیانەی کە لە ڕابردووە من کردومە سەنگی مەحەکن بۆ ئیشەکانی خۆم و بۆ خودی خۆم کە من میدیام بەڕاستی من زۆر بە دڵسۆزانە و بە ئەمەکانە ئیشم کردووە لە بوارەکەی خۆمە و من لە ئەوڵەوە لە 4 لیژنەی معنیا بووم دوایی بۆ بە 3 لیژنە دوای بۆ بە 2 لیژنەویش بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەن و من زۆر خۆشحاڵم کە لەم ئەنجومەنا ئیشم کردو و خزمەتی ئەم خەڵکەی شاری خۆمم کردووە بە کەلار و کفری و دەڤەری ڕاپەڕینەوە زۆر چکە من لە سوێنەکەی خۆمە دڵسۆزی خۆم بۆ خی گەورە دەربڕیوە بەبێ ئەوەی بەبێ لێبڕان بەبێ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان گەندەڵیەکم کردی بێ چکە من کە ئێمەمانانی ئیسلامیەکان گەندەڵیەکەمان ئێمە ناڵێن فڵان کەس شایدە مەڵێن خوا شاهێدە خوا شاهێدە بەو سەرەوە دڵسۆزیم دەربڕێەوە بۆ هەموو ئەوانەی کە ڕۆژە لە ڕۆژان ئیشیان کەوت بێتە من ئێستا لەبەرەوەی کە دەست لە کارکێشانەی خۆم کردووە ئیتر لە عیبارەتی ئەم سەعاتەوە ئەندامی ئەنجومەن نامێنم ئیتر ئەیان ئەچمەوە سەر فەرمانبەریەکەی خۆم کە لە بەڕێوەبەرەتی ژینگەی سلێمانیە فەرمانگەی ژینگەی سلێمانی یانەوە تا من خۆم بە پێی تەمەنەکەم تەقاعود دەبم بەڕاستی چونکە خزمەتێکی زۆرم هەیە 31 ساڵ و 10 مانگ و 24 ڕۆژ و 10 سەعاتم هەیە هەتا ئێستا تا ئەم دەقەیە من خۆم تەقاعود دەبم کاک ڕەمەزانیش بە هەمان شێوە هەر خزمەتی خۆی هەیە و ئەویش هەر چووگە ئێستا لێرە نییە لە سەفەری ئەمرەیە ئەویش کابرایەکی و کوڕێکی زۆر دڵسۆز بۆ ئەم ئیشەی خۆی کەتیایە 4 ساڵ بەم ساڵەوە 5 ساڵە سەرۆکی فراکسیۆنی سەرۆکی عەفو لیژنەی پلان و پرۆژەکان بووە ئەم 4 ساڵە ئەم 5 ساڵە ئەم کوڕا ئەمنە بە لێبڕاوانە ئیشی کردووە کە زروفی تایبەتی خۆشی هەبووە یەکەم بۆ لەسەر ئاستی هەموو سلێمانیە و لەسەر ئاستی هەموو لیژنەکانی ئەنجومەنی پارێزگا بەڕاستی چونکە کەسێکی زۆر لێبڕاوە من لێرەوە سوپاسێکم کە وەکوستی فراکسیۆن هیچ کێشەیەکی بۆ نەناومەتەوە بگرەسەرم بەرز بۆ پێی لە ناو کۆڕ و کۆمەڵا یعنی کۆمەڵا من دانیشتم باسیم کردووە و من بەڕاستی سوپاسی حیزبەکەمەکەم کە کۆمەڵی دادگەریە کە منی پێگەیانوە کە وەکو ئەندامێکی دڵسۆسیە ناومیەتێ ناو ئەم بوارەوە من لێرەوە سوپاس و پێزانینی مامۆستا عەلی باپیرەکەم سوپاس و پێزانینی هەموو ئەو سەرکرداناکەم کە متمانەیان وەختی خۆی بە من بەخشیوە سوپاسیانەکەم دەستیمان دووبنیانە موشم والسلام عليكم ورحمة الله وبركاته. فرموا إحسان فرموا میدیا خانه و فراکسیون رو دست آنکار کشایه. ایش که لجگی و دست بکاره بید انجمن وارو خارنشینی رد اکنه و یا خودنا. من بەپێی تەمەنەکەم خۆم ئەگەر هین بیار خانەنشینی خۆم هەیە چکە ئەبێ دوو خیار هەیە یانەوە تا ئەبێ بچمەوە سەر وەزیفەکەی خۆم کە لە فەرمانگەی ژینگەیە یانەوە تا بێ خانەنشینی بکەم من تەمەنەکەم من وەکوتم 31 ساڵ و 10 مانگم هەیە ینی ئەمە تەمەنێکی زۆرە ئەگەر لێرەش خانەنشین نەکرم بچمەوە ژینگە هەر خانەنشین نەکرێت بۆ ئەوەی کەسەکە بەڵێ خۆی کە وەختی خۆی کە هەڵبژاردن کراوە نظامی فراکسیۆنی لیستی بووە ینی لیستی کۆماڵ لیستی یەکگرتو لیستی یەکێتی لیستی پارتی نیمکراتی کوردستان ئێمە وەکو لیست کە لیستی کۆمەڵی دادگەری بووە و ئەوستا کۆمەڵی ئیسلامی بووە کەس نایەتە جێگەمان چونکە وەکو لیستەکە کەس نایەتە پێشەوە بڵێ ئێمە بەڵام ئیتر ئەوەژ یاساشەیە بۆ ئەوەی کە مەسەلەیەکی کە بێ ئاکێت لەوە چێ شوێنەکەمان بە فەراغ بمێنێتەوە هۆکاری سەرەکی من شخصی خۆم بە بڕیاری حیزب دەست لە کارکێشانەوەم کرد چکە من ملم باریکترە لەموو لەسەر ئاستی حیزب بڕیاری من بڕیاری یەکی پێنجا مەکتەب سیاسی من بڕیاریاوە کە دەست لە کارکێش بووە لە نۆی پێنجا من تەقدیمم کردووە هەتا ئێستا ئیتر لەبەر زروفی ئەنجومەن چۆنی بۆ شتیکەنە بۆ بخرێتە ئەجێنداوە ئێستا خراوەتە ئەنجێنداوە لە دەسەڵاتی منانیەوە لە دەسەڵاتی سەرۆکایەتی ئەنجومەنایە بۆچی نەیخستووە توانەوە پرسیارە لە خوێن
ئەو برایە نەیکرد. وڵی ژەر هەمان پرسیاری هاوڕەکانم هەبوو کە بۆچی لەم کاتە کە حیزب ڕاستفانەوە کە دەست دەکات پێشنەوە بۆ کارەکەیتان نەپرسی بۆ خۆتان ئەوە تۆ توانی و پرسیارە ئاراستەی مەکتەب سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لەوی شەکشێنەوە بەڵام ئەوان ڕێکاری ئیداریان ماوە تەقان بەڕێوبەری ناحیە و قایم قامێت و ئەوانە جیاوازن لەگەڵ ئێمە ئەوان ڕێکاری وەزارەتی خۆیان جیا شوێنی خۆیان جیا ئەبێ ڕێکاری ئیداریەکان ببڕێ ئەنجایەتەوە ئەنجوم. بەڵێ من هەر ئەو ڕۆژەی کە 1.5 بوو بڕیارەکە درا شەویستم بچمە سەر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی و مەنەسەیەک دانیشم ئینکەم پابند بوونی خۆم ڕاگرم ڕاگەێنم بەڵام حیزبوتی ناخکەوە کەوتینەوە سبینێ من لە 2.5 بوو یا 3.5 بوو ئینی خۆم کردەوە بەڵێ. سپاس بۆ پرسیارە. طبعا من زۆر کوتم زۆر بە دڵسۆزانە و بە ئەمەکانە یعنی بەڕاستی خۆم دۆزیوەتەوە لەو بواری کە خۆم ئیشم تیاکرد زۆر بە دڵسۆزی کردومە باوەڕ ناکەم ڕۆژێ لە ڕۆژان کەسێک گلەیی لە من کردبێ کە بڵێ بۆ ئەو ئیشەوە بۆ نەکردوم چونکە ئێم من وەکو خۆم کە وعدممە وەکوڵێ وعدی شەرەفە ئەیکەم کە تواناشم نەبوو بێ پێم وتومە ئەمە من هەوڵی خۆمی بۆیم هەوڵی جددی بۆیم بەڵام نەبوو ئەوە ئیترە هەڵبەتە نسیبەکە نەبووە بۆ ئەو ئیشە وەکو ئەوەی کەوتت علاساس ڕێگری هەبووە تەمان لە هەموو شوێنێ ڕێگری هەیە تۆ بڵێتونەڵێت بەڵێ چوینەتە سەر پرۆژەی وە تەقەمان لێکراوە چوینەتە سەر پرۆژەی وە ڕێگریمان لێکراوە چوینەتە سەر پرۆژەی وە دوای هاتوینەتەوە تەلەفۆنیان بۆ کردن هەڕەشە ئامێز کراوین وتوێتی ئەبێ ئەوە نەکەن وە خۆتان نەزانن ئەم وڵاتە وڵاتی قەزا و قەدەرە بەڵێ زۆر شتە بۆ کراوە ئێستا هینی ئەوە نیە لێرا باسیکەم.